یەکێکی گرنگ لە ڕووی چەند پێکاتێ لە ڕووی چەند وایە. یەکەم هەر لە بەدرێژایی مێژوو ئەم پێگە جوگرافیە وای کردووە کە بریتی بێ لە دەواازەیەکی ململانەیە لە نێوان هەردوو ئیمپراتۆریەتی عوسمانی و وەکو ماعی معین دیمەنی سەربەت و سەیری ئاوەکەی سوپی وشکی شەرکاتە هەڵپەڕین بە بۆنەی یادەوەریەکانی نەورۆز و ڕاپەڕین و ساڵ ڕۆژی ڕزگارکردنی شاری خانەقین، کۆلێجەکەمان کۆلێجی زمان و زانستە مەوروبایەتەکان دەستپێشخەریە کرد بە سازانی یەکەمین کۆنفەرانسی زانستی بە ناونیشانی خانەقین ڕاچەنینێکی نوێە. بۆ ئەمە بەسە چەند دوژنەیەک پێکێنرا ئەعلانمان بۆ کرد نزیکەی 40 توێژینەوەمان پێگەشتووە. توێژینەوەکان جۆرا و جۆرن، جوگرافین، زمانەوانین، مێژووین. ئەم دیدارە 2 ڕۆژ دەخایەنێ.